تای زادێ سێ چوار حیوانی ماڵمان دی کەوتیە مرداریشی کردوتۆ دێ بۆمان دەناتوو. واڵتان لێ بێت لەسەر ڕێگای ناحیەی زەڕایان بۆ قەزای دەربەندیخانم دروست ئەم جێگەیە نزیک لە گوندی میرەدەیە. دیسانەوە مادەڕەشەکە لە سنووری قەزای شارەزور بۆ دووەم جارە لێرە دەڕێژرێت. چەند ڕۆژی ڕابردوو لەسەر ڕێگای قەزای شارەزور بۆ قەزای سەی سادق دیسان هەمان مادەڕژا بوو. ئەمڕۆژ داوای ئاگادار کرامەوە لەلایەن چەند هاوڵاتیەکەوە کە لە سنووری گوندی میرەدێ لەسەر ڕێگای زەڕایان بۆ قەزای دەربەندیخان مادەکە ڕژاوە. من هاتوومەتە شوێنەکە ئەوەی دەبینرێت بە پێی شوێنەکە بێت ئەم جێگەیە پێشتر بارێکی تێدا ڕژاوە و بەیانی یاخود شەو بارێکی کەی نوێ ڕژاوەتەوە لەم بابەتە بە درێژایی 30 مەتر بۆ 50 مەتر ئەو ڕۆنە ڕەشا ئاخود ئەو مادە ڕەشا بەم ناوەدا بڵاو بۆتەوە و ڕژاوە. لە تەنیشتیەوە زەوی کوشتتوکاڵی هەیە کە ئەمە ساڵانە دەکرێت بە گەنم و جۆ و بەرهەمی جوتیارانی قەزای شارەزووری لێ بەرهەم دێت و دواتر دەنێرێتە سایلۆکان و بەسەر هاوڵاتیاندا دابش ئەکرێتەوە بە شێوەی ئارد. ئایا ئەمە ئاخود زیانی هەیە یاخود نا؟ زیانەکانی ئەبێت چی بێ لە داهاتوودا؟ من بۆ زانیاری زیاتر دەربارەی ڕژانی ئەم مادەیە پەیوەندیم کرد بە ئاوارە حەمە شەریف بەڕێوەبەری ناحیەی زەڕایان. ئەو پێی ڕاگەیاندم دوای ڕژانی باری یەکەم لە سەر ڕێگای قەزای شارەزور بۆ قەزای سەی سادق بە دوادەستیان کردووە بە دوواداچوونی ورد و بەردەوام لە لێکۆڵینەوەدان لەسەر ئەوەی ئایا ئەم مادەیە لەلایەن کێوە ڕژاوە و بۆچی لەم جێگانە دەڕژێنێت کە نزیکە لە هاوڵاتیان. ئەمە ئەگەر تێبینی بکەن لە شەقامەکەەوە زۆر نزیکە 5 مەتر بۆ 10 مەتر لە شەقامەکەەوە نزیکە. ئەو پێ ڕاگەیاندم دەستیان کردووە بە دوواداچوونی ورد لەسەر بابەتەکە لەگەڵ پۆلیسی دارستان و ژینگەی زەڕایان بەردەوام خەریکی بە دوواداچوونن و لەگەڵ ئەوەشا هێزە ئەمنیەکانی وەکو پۆلیس و ئاساییشان ئاگادار کردوێتەوە کە چاودێری کامێراکانی هاتوچۆ یاخود ئەو کامێرانە بکەن کە چاودێرە لەسەر شەقامەکان دانراوە بۆ ئەوەی بە زووترین کات بکەرانی ئەم ڕووداوە ئاشکرا بکرێت کە ئەو تەنکەرانەی کە ئەم مادە لەسەر ئەم ڕێگانە دەڕێژن بدۆزرێتەوە. ئەمە ئیمشەو ڕژانیانە 12 ڕژانیانە نازم بکەین ڕژانیان. ئاگادار کە ئەم تەنکەرانیان ئەم مادە لێرە ئاڕژن ئاگادار نەبووینە وەختی بینین هەوەکو تۆی بینی لە بیان ڕژا زەرەی زۆرەدا. ئێوە زەرزیان هەبوو بۆ ئاژەڵەکانتانەوە ئاخاوان ئاژەڵە هەر حەیوانێک شتێکی تێکەوێت بیگرێت ئەو وەکو سیکۆتین وایە بەری نادا بە بەنزینش لێ نابێت و زەرە زۆر بداغەرە وەڵا هەر حیوانێ بیگرێت ئەو پێسەی دیەکاتەوە ئەو هیچ ئاژەڵێکیەوە کەوتوتە ناو ئەم بەڵێ ئەرە وەڵا هەتای زادێ سێ چوار حیوانی ماڵمان دی کەوتیە مرداریشی کردوتۆ دێ بۆمان دەناتوو هەلە نایە دەنای. ئەو ئاژەڵانی کە دەرتان هێناوە ماون یاخود هەر ئەمرێ هەر شوێنێوی بەر بکەوێت ئەو گۆشتە هی نەبێت تا ئەردووکێتەوە وەکو تێزە بووە ئەیسووتێنێ قاچ دەست شتی بەری بکەی ئەیپەڕێنێ دەست و قاچی بەری بکەی ئەیپەڕێنێ ئەو نە پیسە.